بەڵێ من میوانێکم لەگەڵ دەبێت لەسرم ڕووداوانە زیاتر لەگەڵ بەڕێزیان قسە دەکەم. دکتۆر عوسمان خۆشناو چالاکوان لە شاری ئەدمنتۆن لە کەنەداوە لەگەڵم دەبێت. دکتۆر عوسمان، ئەم هێرشانەی کە ئێران دەکرات بە پاسای بێبنەما بە ئامانجگرتنی بنکەی هێزەکانی ئیسرائیل و لە ئەمریکا لە نێو خاکێرمی کوردستان، بەڵام هیچ بەڵگەیەک لەسەرم ڕووداوانە نیە ئەمریکا ڕەدی دەکاتەوە هیچ دامەزراوەیەکی کرابێت ئامانج. کەواتە پەیامی ئێران و ئامانجی لەم هێرشانە بۆ سەر خاکێرمی کوردستان بە تایبەتی لە ئێستادا چییە؟ سپاسان دەکەم. سڵاو ڕێزمان هەیە بە ناوی ڕەوەندی کوردستانی لە دەرەوەی وڵات ئیهانەیە و هێرشانە دەکەین. ئەو هێرشانێکەوە ئێران دەیکات هەمیشە ئەو هێرشانە جاری ئەوەل و ئاخیریشی نابێت، بۆیە تەنها هەدەفی وان ئەوەیە لە ناوبردنی ئەقلیمی کوردستانە و لە ناوبردنی دەنگی ئازادی و ڕازگۆیی میلەتەکانە. بۆیە ئەوانە ئێمە دەکەنە ئامانج ئەگەر ئیسرائیل و ئەمریکا لە پشتی ئێمە بان ئەوان نیان دەتوانیوە لە ئێمە بکەن، بەڵام نە ئیسرائیل و نە ئەمریکا و نە هیچ دەوڵەتێکی ئەوروپی لە پشتی ئێمە نینە. بۆیە ئەوانە دێن منداڵی 11 مانگە دەکوژن، منداڵی 1 ساڵ و نیو دەکوژن، ژن و منداڵ دەکوژن، دەچن لە شوێنە مەدەنیەکان دەدەن. ئەی کوا ئەوان دەرن ئەمریکا؟ کامەی ئەمریکا تا ئێستا بریندار بووە بە ئەوەی هێرشەکانی ئەوان؟ تەنها خەڵکی کوردستان لێرانە 100% زەرمەندە و مسببی ئەسلیش حکوومەتی مەرکەزی عێراقە. بەڵێ بەڕێز دکتۆر عوسمان ئاماژەت بەوە کرد کە ئەمریکاوە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرامبەر بەم هێرشانە هیچ هەڵوێستێکی ئەوتۆیان نەبووە. پێتان وایە بۆچی بەم شێوازە بێدەنگن و لاواز بەرامبەر بە هێرشەکانی ئێران کە لە ماوەی 1 مانگی ڕابردوودا زۆرترین هێرشی بۆ سەر بنکەکانی ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان ئەنجام داوە؟ ئایا هۆکارەکەی لە چیدا دەبینەوە؟ هۆکارەکەی وان ئەوەیە کە بێدەنگت دەربارەی کورد هەتاکو ئێستاکە لە بیدایە تا ئێستاوە ئێوانە نانەوێ ئێمە لەناو بچین، نایەنەوێ ئێمەش کیانێکی تەواومان هەبیت لە پێناوی مەسلحەتی خۆیان نییە، لە پێناوی تورکیا، لە پێناوی دەوڵەتانی ئەقلیمی دەوروبەریان ئەوەیە کە زیاتر. ئەگەر ئێمە بە ڕاشکاوی برێن ئێستاکە بەداخەوە عێراق 100% لە دەستی ئێراندایە. وەرە 15-16 حیزب لەوێنە لە ناحیە سیاسی و تاکو ئێستا ناتوانن بڕیارێک دەربارەی ئێران بدەن و برێن تەداخل لە ناو خاکی عێراقدا مەکەن. کوردستان ئەقلیمە ئێستاکە بەشێکە لە عێراق، بۆ تاکو ئێستا یەک عێراقی ناتە سەرخەت. بەداخەوە ئێران لە دژمنکاری زیاتر هیچی تر پێشانی ئێمەی نەداوە. ئەگەر ئێران ڕووی لە ئێمە کردبا و ڕێزی لە ئیرادەی ملەتەکەی ئێمەی کردبا، بەنەزەری من ئێمە زیاتر ڕوومان لەوان دەکرد و ئێستاش ڕێز بۆ سەروەری وان دەگرین، بەڵام بەداخەوەوانە ڕێز لە سەروەری ئێمە ناگرن. بۆیان مهم نییە چێت لە ناو دەچی، تەنها ئەوەیە دەتوانن بەشبەشمان بکەن لە ناو خۆمان یەکگرنینە. گەورەترین هەڵەیە ئێستاکە کە ئێمە تووشی بووینە ئەوەیە کە ئێران پێمان دەوێریت، بەڵام ئێمە ئانانی بە هیچ عنوانێک با ئێران و هەموو ئەو ڕژێمانێک کە دژی ملەتی کوردن باش بزانن. باشە بەڕێز دکتۆر عوسمان، ئەگەر عێراق توانایی پاراستنی سەروەری خاکی وڵاتەکەی نییە، لەلایەکی دیکەوە داوای دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە نێو خاکی عێراق دەکات، کەواتە چی عێراق بەڕێوە دەبات؟ لەم ململانیانەدا هەرێمی کوردستان تا ئێستا زەرمەندی یەکەم بووە، کێ هەرێمی کوردستان دەپارێزێت؟ لەو کاتەدا طبعاً زۆر مشکلێکی زۆر گەورە دەخڵقێت بۆ کوردستان و هەروەها جارشی تریش ئەمریکا شکستی گەورە بەرامبەر بە ئێران دەینی. ئەو ئەڵێت ئێران ئەگەر ئێستا لە هەموو دنیا سەیری بکەی ئێران دەیەوێت دریا ئەنگەڵێک پەیدا بکات، سێچکلەیەک پەیدا بکات بینی ئێران و عێراق و سووریا کە لەوێن دەربتوانی زەربە لە ئیسرائیل و لە مەساڵحی ئەوروپا بدات. ئەوە هەدەفی ویە و هەندێک خەڵکی شەنەکە یارمەتی دەدەن، وڵاتەکانی تری دەرەوە یارمەتیان دەدەن، بە تایبەتی رووسیا بۆ ئەو بێدەنگە. ئەگەر رووسیا خۆی بە لێرانە کۆمپانی هەیە، کۆمپانی نەفتی گەورەی هەیە لێرانە، مەساڵحی هەیە، سین هەروە، تاکو ئێستا هیچ هەڵوێستیان نەبووە و ئێرانیش پێشی ئێستاکە کە جەنابی سەرۆکی هەرێم و جەنابی مەسعود بارزانی لەگەر سەفارەتی ئەمریکا لەگەر سەفارەتەکانی دیدانیشتن و هەموو زۆر بە ڕاشکاوی پێیان گوتن
گەم بابا ئێوە سەروەری ئێمە ناپارێزن بەڵێ و عێراقیش ناپارێزیت ئێمە چی بکەیت؟ باشە دکتۆر عوسمان ئەوەی کە ئێران تا ئێستا کردوێتی بەزاندنی ئەو هێڵە سوورانە بووە کە بەپێی یاسانی نێودەوڵەتیەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتی دانراوە و ئەبێت پابندی بێت بەڵام هیچ کاتێک پابندی ئەو بابەتانە نەبووە بەڵام گوشارەکان لەسەر ئێران گوشاری ئەو تۆ نەبوونە تا بتوانن کۆنتترۆلی ئەو جموجۆڵانەی بکەن کە لە ناوچەکەدا هەیەی ئێستا هەری هاویشتەوە بۆ ڕاوخەرمی کوردستانیش پێتان وایە ئایا ئەم گوشارانەوە دەکەن کە ئێران بە شێوازێکی دیکە مامەڵە بکات یا باڵادەستی ئێران لە ناوچەکەداوا دەکات کە مەترسیەکانی زیاتر و لە عراقوەرمی کوردستان بکات ئەگەر بەم شێوازە بێدەنگی بەرامبەر بەکردەوەکانی هەبێت بێگومان ئێران هەموو هەدەفێکی ئەوەیە کەوا دەنجی باڵا دەنجی هەبی بەڵام ئەوەی کەوا داوا لێبور نەکەم ئێستا کە هەیە ئەبێ ئێران ئەفەن ئەبێ ئێران لەلایەن ئومەمی متحیدەوە ئێمە سکاڵا داوا بکەین بەڵێ دیارەکە دکتۆر عوسمان ئەتوانی پشوویەک بدەیت تا دەنگت باش دەبێت من لەگەڵ بەڕێزت قسە دەکەمەوە باشە دکتۆر عوسمان بەڵێ ئاماژەت بەوە کرد کە ئەم باڵادەستیەی ئێران تا ئێستا لە ناوچەکەدا بێوەڵام ماوەتەوە بەڵام لە ئەگەری بەردەوام بوونی ئەم مەترسیانە لە داهاتوودا مەترسیەکانی بۆ سەرهەرێمی کوردستان و عراق چی دەبن ئەگەر ئێران بتوانێت هەژمونی خۆی بەو جۆرە بسەپێنێت و عراق نتوانێت گروپە لە یاسا دەرچووەکان کۆنتترۆل بکات بەم شێوازە پەلاماری هێزەکانی ئەمریکا بدەنە لایەکی دیکە و پاساوی ببنەما پەلاماری سەرخاکی هەرێمی کوردستان بدرێت خۆی بەداخەوە تاکو ئێستاکە عێراق بە هیچ عنوانێک ئەو توانای نییە ئێستا کە باسی ڕئیس وزەرا دەکەن ڕئیس وزەرا هیچ توانایەکی نییە بۆ سوورەتە ئەوەی توانای هەیە کە فقط دەیەوێت بڵێ من هەمە دوای بەڕاستکاوایی پێمان دەرێ من هیچم پێ ناکرێت لەناو ئەو گروپانە ئینسانی ترۆریستینە کە دایان ناون و پرچەک کراون ئەو پرچەکیوان وای لێکردوونە کە ناتوانن هیچ شتێک بکەن بەڵێ کاتە دکتۆر عوسمان ڕۆڵی ڕەوەندی کوردستانی و چالاکوانان لە دەرەوە چی دەبێت لە کاتێکدا کە ئەو ناوەندانە دەتوانن گوشار لە ڕێگەی ئەندام پەرلەمانەکان یا ناوەندە سیاسەکانەوە بکەن بۆی کە هەڵوێستێکی تونتر بەرامبەر بەم کردوانە هەبێت لە کاتێکدا خەڵکی سڤیل لە نێوخاکی هەرێمی کوردستان لە شوێنی نیشتە جێبوونی خۆیاندا شەهید دەبن و بریندار دەبن وەم بەم شێوازە هەرێمی کوردستان دەکرێتە ئاماج ئەتوانن لە ڕێگەی ئەو چالاکیانەوە چه پەیامێک بگەن ئەم گوشارانە ئایا کاریگەری دەبێت ئێستا دەنجی من بۆ هەموو داوا لێبور نەکەم دەنجی من بۆ هەموو ڕەوەندی کوردستان لە سەراسەری کەنەدا ئەبێ ئێمە بە زووترین کات دەست بەکار بین وەڕێو شوێنێکی تون بگرینە بەرامبەر بە ڕژێمی ئێران بە هەموو پارچەکانی کوردستانەوە و لە 21 ئەو مانگە ئێمە لەگەڵ پەرلەمانتارانی ئەلبێرتا داعەنیشین و یەکەمین داواکاری ئێمە لەوان ئەوەیە کە ئێمە ئەبێ ڕێگایەک دابنێن و پشتیوانیمان بکەن کە بتوانین لێرە دەنجی خۆمان زیاتر هەڵبڕین و بیبن بە پەرلەمان و پەرلەمانی کەنەدا بڕیارێک بدە بە ئیجماعی بەڵێ بەڕێز عوسمان خۆشناو چالاکوان لە شاری ئەدمنتۆن لە کەنەداوە لەگەڵمان بوو بە هیوای تەندروستیش دکتۆر عوسمان